مردن ئێجگار بەو شێوەیە ترسناک و خەتەر نییە وەکو خەڵکی باسیەکەن. من بە باوکم ئازان. ئەمڕۆ 4 ئاب ساڵیادی کۆچی دوایی شاعیری کورد شێرکۆ بێکەسە. شێرکۆ فایق کوڕی عەبدوڵڵا بەجی کوڕی کاکە حەمە. کوڕی شاعیری ناسراوی کورد فایق بێکەسە. لە 2 ئایاری 1940 لە گەڕەکی گۆیژەی شاری سلێمانی لەدایک بووە. لە ساڵی 1986 چۆتە دەرەوەی وڵات. لە ساڵانی 1970 تاوەکو 1992 لە وڵاتی سوید ژیاوە. پاشان گەڕاوەتەوە کوردستان. شێرکۆ بێکەس بە یەکێک لە شاعیرە نوێخوازەکانی هاوچەرخی کورد دادەنرێت. خاوەنی چەندین شاکاری ئەدەبی و شێعرەکانی بۆ چەندین زمانی زیندوی جیهانی وەرگێڕاون. یەکەمین شێعری خۆی لە تەمەنی 7 ساڵیدا بڵاو کردوتەوە. لە ساڵی 1968 یەکەمین کۆمەڵە شێعری خۆی بە ناوی تریفەی هەڵبەست لە شاری بەغدا چاپ کردووە و خاوەنی زیاتر لە 30 دیوان و کتێبی شێعری بووە کە دیارترینیان خاچ و مار و ڕۆژمێری شاعیرێک، دەربەندی پەپوولە، ڕەنگدان، کورسی گۆڕستانی چراکان. ئێستا کچێک نیشتیمانمە و دوا کتێبیشی دیوانی خێراکە مردن خەریکە بگات بوو. تکایە گەر قەسیدەیەکم خەڵەفا و کەوتە قسەی هەلەق مەلەق زوو پێم بڵێن هەتا بیبەمە ماڵەوە و دەرگای ژووری لەسەر داخەم هەتا ئەمرێ. شێرکۆ بێکەسی شاعیر ساڵی 1970 لەلایەنیانەی قەڵەمی سویدیەوە خەڵاتی ئەدەبی تۆخۆلسکی پێبەخشراوە. لە ساڵی 1998 تا ئێستا لە ئەنتۆلۆجیای خوێندنی پۆلەکانی ناوەندی ئەمریکا و کەنەدا لاپەڕەی تایبەتی بۆ تەرخانکراوە و وەک شاعیرێکی کوردی هاوچەرخ پێناسەکرا و نمونەی شارەکانی بڵاو کراوەتەوە. لە ساڵی 1998 لەگەڵ چەند ئەدیب و ڕووناکبیرێکدا دەستگای چاپ و پەخشی سەردەمیان لە شاری سلێمانی دامەزراند و بووە سەرۆکیە و دەستگایە. شێرکۆ بێکەس لە ساڵی 2001 لەلایەن ناوەندی چاپ و ڕاگەاندنی خاک خەڵاتی پیرەمێردی شاعری دراوەتێ. ئەو باخە بۆیە وازیز و پەشوەکاوە شۆڕەبیەکی 2 ڕۆژە بە کوڵەگری. شاعیری کورد شێرکۆ بێکەس ڕۆژی 7 نیسانی 2013 بەهۆی نەخۆشی لە سلێمانیەوە گەێنرایە ستۆکۆڵمی پایتەختی سوید و دوای مانەوەی لە نەخۆشخانەی کارۆلینستا دوانیوەڕۆی 4/8 2013 لە غەریبیدا بەهۆی نەخۆشی شێرپەنجەی قوڕک کۆچی دوایی کرد.